ئەگەر سەعاتت زۆر دەستی لێدەی ئاخری تێکەچێ ئەبێ فڕێی دەی بەسەر دۆستا بێی بە دیاریەوە لەوە چاکترە چین بشاریەوە کە ئیشێکت کرد زانیت خەتایە بگەڕێیتەوە بۆ زۆرجی تایە ئەگەر لێبوردی بێ پەشیمانی ئەنجا لەززەتی حەفوو دەزانی ئەگەر بێی بەقین تۆڵە بستێنی خەوی ڕەحەتی لای خۆت نابینی ئەوە جنێوت پێدەگەیێنێ کەوا جنێوت پێدەگەیێنێ کە دوو کەس ئاش بن بە تۆ چاکترە هەر ڕۆژێ سفرەی لایە حازرە کە سەری هەودای وجدانت بەردا ئەم دیو ئەو دیوت زۆر دێ بەسەردا ئەڵێم پیرەژن بە تەفرە و مەکرە کەچی جوانەکان کەوتونە دەورە بورجی پیرەژن هێشتا ماویە جوانەژن پێشین بەند و باویە ئەشزانن جێی کەس بەوان نادرێ دیسان هەوڵەدەن خەڵک نانی ببڕێ ئەوەی بە ناحەق نانی خەڵک ئەبڕێ نەنگەویستی و ترس بۆ خۆی ئەکڕێ بەڵام هەندێک کەس نائەهل و بەدخوون خۆیان چاوەڕێی دەرکردنی زوو